هەر دەبارەی ئاڵۆزەکانی عێراق و بەتایبەتی سەکتەری بازرگانی و وەبەرهێنان عێراقدا کە لە ماوەی نزیکەی 2 هەفتەی ڕابردوودا بەهۆی ئاڵۆزیەکانەوە تا ڕادێکی زۆر کاریگەری هەبووە لەسەر بازار بە شێوەیەکی گشتی لە خوار و ناوەڕاستی عێراق و بەتایبەتی سەکتەری وەبەرهێنان کە لە ماوەی ئەم ساڵدا بەتایبەتی پرۆژەیەکی زۆری وەبەرهێنان لە ناوچەکانی عێراقدا کاریان لەسەر دەکرا و ئەوەی کە تێبینیش دەکرا بەشێکی زۆر یاخود ژمارێک لە وەبەرهێنەری کوردیش لەو ناوچانە وەبەرهێنانیان کردووە کە بە جۆرە ئامارەکان زیاتر لە 12 میلیارد دلار وەبەرهێنان لە ناوچەیەدا دەکرێت. بەڵام کاریگەریەکان وای کردووە کە سستی لە پرۆژەکاندا هەبێ و مەترسی لەسەر ئەو پرۆژانەدا هەیە. بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە دکتۆر محەممەد عەلی ئابووریناس لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر زۆر بەخێربێ. زۆر سپاس. دیارە سەکتەری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و عێراقدا یەکێکە لەو سەکتەرانەی کە بەشێکی زۆری پرۆژەکانیان لەخۆ گرتووە و ئاڵۆزیێشی کە ئێستا لە عێراقدا هەیە بێگومان مەترسی لەسەر ئەو پرۆژانەدا دروست کردووە. چۆن دەڕوانیە داهاتووی ئابووری عێراق بە شێوەیەکی گشتی و بەتایبەتی لە سەکتەری وەبەرهێنان؟ سڵاو جەنابەت و لە بیسەران و بینەرانی 24 کە 24 و برادرانی ناو ستودیۆش. بێگومان ئەو ناو سەقامگیرەی کە لە ئێستا لە عێراقدا دەبینن لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە دۆخەکەی ئاڵۆز کردی و دۆخەکە گەیاندێتەوەی کە خەڵک مەترسی لەسەر ئەو سەرمایەی یان ئەو ڕێژە پارەیە کە پاشە کەوتی کردە هەبی و بێگومانەوەش بێ یەک و دوو دەبێتە هۆی ئەوەی کە ئەو خەڵکانە پێشتر ڕویان لە وەبەرهێنان و یان لە کڕین یەک لە نیشتە جێوەکانی وەبەرهێنان دەکەن دوودڵیان هەبیتون و پاشەکە زە بکەن لە بەرەوەی لەبەرەوەی ئەو نازانن ئەو ئێستا لە عێراق ڕۆدەدا هەر ڕۆژێ بە شێوەک لە شێوەکانە و نەساقەمگیریە سیاسەکەی پێش ئابوووریەکەی بەرەوەی سیاسەکەەوەی لە ئابوووریەکەی کە دەگەنە ئەگەر سیاسی باشە بن لە عێراق ئابوووریەکی زۆر پتەوی هەیە. بەڵام بەداخەوە سیاسەکان شێوازی کارکردن و شێوازی ڕێچکەی ئابوووریەکەشان تێکداوە. بێگومان دۆخەکە خراپە و بەرەو خراپتریش دەچی. بەڵێ لەبارەی ئەو پرۆژانەی کە لە خوار و ناوەڕاستی عێراقدا جێبەجێ دەکرێن کە بەشێکی زۆریان کوردن وەک لە میدیاکانیش باز دەکرێت کە ژمارەیەک وەبەرهێنەر لەو شارانە کار دەکەن. یعنی تا چەند مەترسێکە ڕوو لە هەڵکشانە لە داهاتوو. بێگومان پرسیارەکەمان پێم باش بلەوەی بکرێت ئەو سەرمایەدارانێمە بۆ چوینە وێندەر ئەوە یەکەمیانە لەبەرەوەی ئەو سەقامگیرەی لە کوردستان بە دوای سەرمایە دەگەڕێت لە دوای قازانج دەگەڕێت بەڵکو لە دوای قازانجی زیاتر دەگەڕێت. ئەو سەقامگیرە لە کوردستان هەوو دەبای پێشەوەی ڕوو لە باشووری عێراق بکەن بیرکردنەوە چی باشتر بکەنەوە لەوەی کە پارەکانیان بکەنە مەترسی لەبەرەوەی وەک سەرۆکی دەستەی وەبەرهێنانی گشتی عێراق سوهان هەزار دەرێ لە کۆی 2300 پرۆژەی وەبەرهێنان تا ئێستا ڕێژەی جێبەجێکردن 1000 پرۆژە سفرە و 800 پرۆژە 605 ئەوانەی ماینە کەمتریان ینی زۆرینەکەیان 135 جێبەجێ کردە کەواتە ئەوەی بازرگانی لە کە دەبی لە ڕێژەکان بزانێتن دەبای پێش ئەوەی بزانن مەترسیە هەیە لەبەرەوەی لێوێنە پرۆژە جێبەجێ ناکرێت پرۆژانەکە هەنە زیاتریش بۆ قازانجی وەبەرهێنەر نییە دەتانێ بڵێن بۆ ڕووگەشتکردن و پارەسپیکردنەوەی گەندەڵکارەکانی وێندەرن کە لە ڕوویەکانەوەمان دەزانین ئەو گەندە لێناو حکوومەتی عێراقدا هەیە لە ئێستا لە جیهاندا لە ڕێژەیە یەکەمە لە دوای وڵاتی چریکە حەزمە لێنە لێ نابینین. کەواتە لەوێندەر ئەو قازانجە نییە وا باشترە بە زووترین کات ئەو بەڕێزانێمەکە پارەیان لەوێندە لەو بەرهێناندانەیە بیگەڕێنەوە لای خۆیان باشتر بۆ خۆیان بیخۆن نەکبێنێتەوە. کاریگەریەکانی ئاڵۆزی ئەم دوای عێراق تا چەند کاریگەری دەبێت لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان بەتایبەتی لەسەر سێکتەری خانوبەرە نیشتەجێ ئەویش دوو ڕوویان هەیە وەگە من متابع دەکەم لە لای ئەو بەڕێزانە کە خاوەن عقاراتن نەکڕێن و فرۆشتن ئەوان بڕیارەکانیان وایە دەرێن ئەو ئالۆزیە بازارەکەی خۆش کردیە لە کڕین و لە کرێ کەواتە ئەوە لە ڕوویەکانەوە ئەوانی کە لەوێندە هەرچەندە منە ئەو دۆخەم پێخۆش نیە خەڵکێک لە ڕاکردن بازاری مەخ پێ خۆش بکە شارەزای لە بوارەدا دکتۆراشت هەیە ینی چۆن دەڕوانیە داهاتووی ئەو بازارە لە هەرێمی کوردستان بەتایبەتی بازارەکە زۆر باشتر دەبوو زۆر لەوەی باشتر دەبوو زۆر لەوەی باشترش دەبوو ئەگەر حکوومەت بە پلانێک نرخی شوقەکانی تا حدێک دیاری کردووە لەبەرەوەی تۆ بە زۆر بەرهێنان لەوەینە تۆ شوقەیەکت فرۆشت یەک لە بازرگانەکان قازانجی کرد ئەگەر تو ئێستا شوقانێکی هەیە بەو نرخێکی ئێستا لە بازاری هەیە وەک جەنابیان ئاماژەیەکی 115 نرخەکەی داشکاندووە
کەواتە هەروای کاریش دەکرێت باشە نرخەکان زۆرن بەڵێ دکتۆر لەبارەی کڕیار ینی ئەو کڕیارانەی کە باز دەکرێت زۆرینیان لە خوار و ناوڕاستی عێراق بوونە بەگوێرەی ئامارانەی کە باز دەکرێت ئێستا کە ئاڵۆزەکە ئێستا لە عێراق هەیە ینی بوونی ئەو پەرتەوازەی وا ناکات کە هەرێمی کوردستان بکەن بزانم بەڕێزم ئەو نرخی ئێستا لە هەولێرە شوقە و نیشتەزەی پێنی پێ دەفرۆشێ زۆر لە نزیکە لەو نرخانەی کە لە دووبەی و لە ئستەمبۆل هەیە ئەوە وای کردیە بازارەکە زۆر نرخەکان گرانە بۆ هەرزان بێ بڵێ لەبەرەوەی قازانجی سە دەکرێت کە لە هەندێک شوێن 150 و 200 گەر بکە 150 یان بکە 100 ئەوانەی کە دێنە ئێرە نەوعەچی دیکەش لە ئیستثمار دەبی ماگانە پارەی خەرج دەکەم هاتوچوو لێرە دەکرێت بازارگەنم دەبی هەموو شێو لە شێوەکانی وڵات کە تۆ دەرگات کردەوە بۆ بەناوکردنی عقارات کەواتە دوسێ ڕێگای کەشت هەیە تۆ پارێ پێبینی نەک یەکجار بازرگانەگەیان وەبەرهێنە تۆ پێ وایە کە ئێمە تەنها پشت بە کریارانی خوار و ناڕاستی عێراق نەبەسین بەڵکو زۆربەی زۆری ئەو وڵاتانەی دراوسێش سەرنجیان ڕابکێشین بۆ بێگومان لە پێش نۆتیەک و لە پێش لە با بڵێن ڕاپەڕێنەوەی زۆر لە وڵاتانی وەکەندا و لە کوێت و لە خەڵکەکانداتە لە کوردستان بۆ ئەوەی کردن بەڵام ئێستا کە دۆخەکە گۆڕاو لاینی سیاسەکە گۆڕم بڵێ ئێستا دەتانی تۆ کاری لەسەر و جوانی وڵاتەکەی خۆت بکەی بۆ تەسویقکردنی بە شێوەک لە شێوەکان نەگی یەکزار پێ بفرۆشی بۆکم هەموو مانگەک و هەموو ساڵک و هەموو باشە دکتۆر لەبارەی وەبەرهێنەرانی خۆمان کە لە خوار و ناڕاستی عێراق وەبەرهێنان دەکەن ینی جگە لەوەی کە ئەوان بە دوای سەرمایە و قازانج دەگەڕێنی ئەگەر خۆیان پرسیاریوان لێ بکەیت کە بۆچی دەچێت خوار و ناڕاستی عێراق کە وەزعکەوا بەو شێوێ نازێگیرە ینی هۆکارێکی دیکە چیە کەوا لە وەبەرهێنەر دەکا بچێت لەوێ زۆرم لە برادران وەبەرهێنە دانیشتێت لە واخیرش لە کۆربەندێک لە کۆربەندەکان وێبران دیار و باسییان لە هەندێک مەسائلی ڕۆتینی قورس کە لە کوردستان هەیە لەوە بەرهێنانکردن لەلایەکی دیکەش تەنزیمکردنەوەی زەریبە و ڕوسومات دێنم بارەکی قورسکەتیتە سەرشانمان بۆ ئەوەی زیاتر ڕووە و لەو خۆ دەرباسکردن لەو باجە و لەو ڕوسوماتە و لەو ڕۆتیناتانە لەوێندەر ئاسانتر دیارە لەوێندەر بە ڕۆتینان ناڕۆ لەوێندە شتێک بەڕۆشەوە بۆ پارەدان تۆ پێ دوایە چی بکرێت بۆی ئێمە بتوانین وەبەرهێنەرانی خۆمان بگەین لێرەداوە لە حکوومەتەکەم و هیوادارم جەنابی سەرۆکی حکوومەتیش ئەو پێیان پێ بگە یەک پێشەوە شتێکیمە دەبی تەصنیف و پێناسی وەبەرهێنەر بکەین ئەو لە کوردستان دەکرێت بە ناوی وەبەرهێنەر زۆربەیان بەڵێندەرن وەبەرهێنانی لە سەنجی ژۆن گوتینەوە بە پارێ خەڵک کارەکانی خۆیان دەکەنەوە دەتان بڵێن بەڵێندەرن دووش تەصنیفکردنیان هەیە بەڵێن وەبەرهێنەری ڕاستەقینەوان هەیە وەبەرهێنەری ناڕاستەقینەوان هەیە حکوومەت کارێک بکە بە یاسەک لە یاسەکان پێش ئەوەی وەبەرهێنان پێناسە بکە وەبەرهێنەریە زۆر سپاس دکتۆر محەممەد علی ئابووری ناسوەرەوە شارەزا لە بواری خان و بەرە سپاس کە لە سپاس بێ لەگەڵمان بوو سپاس دەستا خۆش